ئامانجمان لە پێشخستنی پێشبڕکەیەکی ئاوا هەڵبەتە نووسینە وتارە. ئەگەر بگەڕێنەوە بۆ وتار بۆ نووسین نووسین دەواازەیەکە لە بینی واقع و لە بینی فکرە. ئێمەش ئامانجمان ئەوەیە کە زیاتر ژنان یاخود کچانی گەنج زیاتر ڕابکێشین بە لای نووسینەوە کە هەمومان نەزانین لەگەڵەوەی کە ژنان لە هەموو کایەکانە پێشکەوتونە لە کایی خوێندنەوە و ئەدەب و نووسینیشە ڕێژەیەکی باش کچی گەنج ئەبینین کە لە چاو ساڵانی پێشووترەوە لە چاو جیلی پێشووترەوە زیاتر پێشکەوتون و زیاتر خولیای خوێندنەوەیان هەیە. هەڵبەتە کێشەمان بۆ دروستە بێ ئەم خوێندنەوەی زیاتر بووە بە ئامڕازی تەکنەلۆژی بەکارهێنن. ینی تا ڕادەیە گوای لێ هاتووە کتێبیش بە PDF خوێنرێتەوە ئەوەی کە لە کتێبەکە بە چاپکراوی بخوێنرێتەوە. ئامانجی ئێمە ئەوەیە زیاتر کچانی گەنج ئاشنا بکەینەوە بخوێنەوە بە نووسین هەڵبەت یەکێک کە بنووسێ بێگومانە کە خوێنەریشە ئەبێ خوێند بێتەوە بێ لێگەڕینی هەبوو بێ قوڵبوونەوەی هەبوو بێ ئەنجا نووسینی دەست پێ کرد بێ و کۆمەڵێک کچ و ژنی گەنج بهێنینە لای یەکتری کە هەمویان لەو بوارەیە لەو لە ئەدەبە لە نووسینە لە وتارە بە تایبەت خولیان هەیە بنووسن. ئامانجەکە ئەوەیە کە ئەم کچانە بێنە لای یەکتری و بتوانن هەمویان بەیەکەوە فکری یەکتری بگۆڕنەوە و هەم بۆ تروسکەژۆکوی کە گۆڤارێکی ڕۆشنبیری تایبەت بە ژنانە بۆ ئەوەی ئەم قاڵبە بگۆڕێ کە ناوەندەکانی چاپ تەنها لە چاپکردنی گۆڤارێکە لە چاپکردنی کتێبێکە بوەستن تەنها لەو قاڵبەیان نەمێنێتەوە بەڵکو بێتەوەی ئەوەی بن بە هۆکارێک بۆ پێشخستنی کچان و ژنانی گەنج هەڵبەتە دوای ئەوەی کە وتارەکانیانمان بەدڵە بە یاخود پێش ئەکەون هەر لەو قاڵبەیان نامێنینەوە کە بڵێن خەڵاتێکیان پێ بدەین و تەواو ماڵاویان لێ بکەین نەخێر ئەوانەی کە ئەزانین توانایەکی باشیان هەیە زیاتر پەریان پێبین ئەوانش کە خولیان هەیە بەڵام توانایان کەمە هەڵبەتە لەگەڵیان هەوڵ بدەین و بتوانین لە داهاتووە ببن بە دەستەی نووسەران لە تروسکەیە واتە چانسی ئەوەشیان هەیە تەنها بردنەوەکە نییە. خەڵات و بردنەوە یەکەم بوونەکە لێرە بۆ ئێمە گرنگ نییە گرنگ ئەوەیە کە کچان و ژنانی گەنج بێنە لای یەکتری و نووسینی وتار جیاوازە لە نووسینی مەقالەیەکی تر هەروە هەرزەی یاخود ڕۆمان یان چیرۆک یا هۆنراوە چونکە کەسێک کە وتارە نووسێ یاخود مەقالە نووسێ بێ لێگەڕینی هەبێ لەگەڵ وەسع لەگەڵ ڕەوشە کە بابەتەکان ئەکرێ کۆمەڵایەتی بن ئەکرێ سیاسی بن و ئەکرێت تەنز بن تەنزی فکری بەکاربهێنن بەڵام تێ هەڵکێش بێ لە ئازارەکانی ژنان لە ڕەوشی ژنان هەڵبەتە دوای ئەوەی کە وتارەکانمان بە تەواوی کۆ کردەوە تا ئێستا چەند ژمارەیەکی باش وتارمان پێگەیشتووە ئەمانەوەی کچانی هەموو شارەکانی تێبێ بۆ ئەوی گشتگیریەک دروست بێ لە بینی شارەکانیشا ئەو ئاشناییەش دروست ببێ نامۆ نەبن بە یەکتری واتە وا بڵاو بۆ نمناڵێن تەنها شاری سلێمانی ئەتوانێ بنووسێ و ئەتوانێت کچی ڕۆشنبیری تیا بەڵام ئەبینین لە ڕانیەوە وتاری زۆر جوانترمان بۆ هاتووە لە سەیسایەقەوە بۆمان هاتووە کچانێک کە لە تاراوگەن لە ئەوروپان بەڵام کاریگەر نەبوونە بۆ سیستمی کاپیتالیزمی کە لەوەیە تا ئێستا بیر لە خوێندنەوە لە نووسین ئەکەن ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە لەم کاتەیە ئەم پەیامە بگەینین نەک تەنها پێشبڕکەیەک و بە چەند خەڵاتێک کۆتایی پێبێنین هەڵبەتە دوای ئەوە لە مەراسیمێکە وتارەکان ئەخوێنرێتەوە بە مەراسیمێک باشترین وتار یاخود بەهێزترین وتار دیاری ئەکرێت تەنها یەک دانە نابێ هەوڵەدەین لە 2 بۆ 3 وتار دیاری بکەین تەنها یەک دانە لەوانەیە قورس بێ بۆمان لەنا ئەو هەموو وتارەیە یەک کەس تەنها بە بەهێزترین وتار دیاری بکرێ و زیاتر کچان و ژنان ئەهێنینە لای یەکتری و هەڵبەت گفتوگویان لەگەڵ ئەکەین و زیاتر گرنگیان پێ ئەدەین و هەوڵەدەین بیان لە ڕێگەی تروسکەوە زیاتر ئاشنایان بکەین بە خوێندنەوە بە نووسینیش.